حەمیسان ماکسیمیلیان نامێنم. وا بزانم چوونەتە سەردانی ڕایەتەکانی دەوروبەری شار خاوەنشکۆ. وە بزانم دەیەوێت لە هێمنایەتی ئەوەیەکانی سەر ڕێگای جەنابی ئیمپراتۆر دڵنیا بێت جەنابی دیۆکلێتیانوس. خدای گەورە و بەهێز هەرچی هەیە دەیەدێ قودرەتی تۆدایە بە تەواوی خدایان لەژێر چاودێری تۆدا. ئەی خدای گەورە ئەمە پشت و پەنامان هەر لە تۆیە. ئێستا ئەمەش قوربانی بەندەی تۆ خاوەنشکۆ دیۆکلیتیانوس نوێنەری جێگری جەنابی ئیمپراتۆر کە بەڵێنی داوا پێشکەشی بکەین. ئەی خودای گەورە، ئەی ئەوەی کە باقی خودایان لە هێزی تۆ لە زەبری قەمچیەکانت هەراسانن، ئەی خودای هەتاو، پاش ئەمە من بخەرە ژێر دەسەڵات و لایەنگری خۆتەوە، و من بە سەگگەلی زەلام و دڕ ئەتۆ خۆشحاڵ دەکەم، وەکاهنی مەعبەدی دولفی لە زێر و زێودا نقم دەکەم. ئەی ئاپۆلۆنی بەهێز، بە پێشکەشکردنی ئەم قوربانیە داوا لێ دەکەم کە سەردانی ئیمپراتوری بەڕێز لە مەڵبەندی ئێمەدا لە مەترسی دوورکەیتەوە و لە خراپە و نالەباری بیان پارێزی. خدایە ئەم قوربانیە لە ڕاهبەری ما قبول بکە. هەڵەیکەن. تا هاتنی ئیمپراتۆر زۆری نەماوە، وریا بن کارنی و تەواوەکان تەواو بکرێت. بەڵێ خاوەنشکۆ. خاوەنشکۆ مزگەرم پێیە. ئادۆنیای مۆبایلە قۆڵ بەس کرا. ئافرین، ئافرین بۆ تۆ جۆلیۆز. ڕوود بۆ ئاپۆلۆن کە بازوو نیازی قوربانی کەرانی هێنایە دێ. ئێستا لەکوێیە؟ لەژێر ئەشکەنجەدا خاوەنشکۆ، ئەوە بێگومان ناوی زۆر کەس دێنێت. عەداڵەتی ڕوومی لەبیر مەبنەوە. ئەو دەبێ محاکمە بکرێت. بەر لە محاکمە نابێت سزا بدرێ. بڕۆ.
ئێمە دەتوانین کارێکی بۆ بکەین؟ ئیمکانی نییە مەگەر بە مەرجی ناسران و کوژران. من حازرم بە بایی جانم ئەو ڕزگار بکەم. کوژرانی هەر کام لە ئێمە ناسرانی ئەوی دیکەی بەدوادایە. لە حاڵێکدا ئێمە هەم هەلو مەرجەمان بۆ ڕۆژی پێویستەوێ. بەم حاڵەشەوە دەبێ هەوڵی خۆمان بدەین. بەڵێ بەڵێ بڕۆین. بڕۆین. بەم لەشە لاوازەوە چاک خۆ ڕاگرتووە، بەڵام لا کاماچی ئەشکەنجەم قسانەی بۆ نییە. یا دەبێ کۆڵ بدەی و هەرچی دەپرسیم بیڵێی، یان دەبێ بمری. کەسانێک لە مردن دەترسن کە مردن بە کۆتایی ڕێ دەزانن. لە حاڵێکدا مردن بۆ من سەرەتای ڕێگایە. بەڵام تۆ بە لەوەی ئەم ڕێگایەت دەست پێ بکەی، نێوی چەند کەس دەبەی. بڕۆ ناکەی؟ ئامادەم مەرج لەگەڵ بکەم. مەرج بکەین؟ بێگومان تۆ ئەم مەرجە دەدۆڕێن. بەڵام من دڵنیام کە مەرجە دەبەمەوە. وەرە من دەتوانم تۆ ناچارکەم کە من زووتر بگەێنیتە مەنزەڵ و لەم بەندیخانەی تاریکە ڕزگارم بکەی. من هەم دەتوانم تۆ ناچار بە قسەکردن بکەم، هەم ناچار بە قوربانی کردن بۆ خوداکانی ڕۆم. يا مريم مقدس يا ارمتي بدا يا ارمتي بدا من ئامادەی قوربانی بوونم، بەڵام نەک بوو بتەکانی ئێوە. من خۆم لە دەرگانەی خودای تاقانەدا قوربانی دەکەم. يا عيسى مسيح يا عيسى مسيح يا ارمتي بدا يا مريم المقدس يا عيسى مسيح يا ارمتي بدا يا عيسى مسيح. قسەیکی نەکرد؟ هێشتا نا. چەند جار لە ژێر ئەشکەنجەدا لەسەر خۆی چوو، بەڵام هێشتا هیچی نەکوتووە. ماتیوس لەگەڵم وەرە. ئاگات لێبێن نەمرێت. من دڵنیام کە ئەو زۆر شت دەزانێت. بڕۆین.
پیاو چەندە شیرینە. چ شتێ شیرینە؟ ئەمە کە مرۆڤ ژیان بە سڵامەت تەواو بکات وە چەندە شیرینترە کە مردن بێت و مرۆڤ ئیمانی خۆی لەگەڵ هیچ شتێ نەگۆڕێتەوە. درێژە بدەم قوربان؟ نا ڕەنگە بمرێ. تۆ لە ئاسن ساز بووی پیاو. بەڕاستی خوددا چی بە تۆ داوە کە بەم چەشنە بۆی فیدا دەبی. وەرن بیبەنەوە بەندیخانە. وەرن. بهێنە وڵایە. وەرە بڕۆ دەرەی نوێری تۆی بۆچی من خۆ من کارێکم نەکردووە. ئاخە من کارێکم نەکردووە. بۆم لێ دەکە. خۆ من کارێکم نەکردووە. تۆ هەر لێر ڕاوەستە بەسەر چاو. عالی جناب تلمیخا. جنابی تلمیخا پزیشکی تایبەتی دیوکلیتیانوس ڕێگادون کردووە؟ لێرەوە تێدەپەڕێم کوتم سەرێک لە دۆستی قەدیمی خۆم بدەم. سپاست دەکەم. ئەو ڕۆژانەی گیر و گرفتی ژیان ئیزن نادا دۆستان کە بتوانن یەکتر ببینن. هەروایە کە دەفەرمونون. کاتێکی باش هاتن. فەرموون. سوپاس. ئەمڕۆ شایدی داوەرێکی سەخت دەبن. بۆی کوێم نەبەر. بۆ من گوناهێکم ئەی ڕاستەقینە کامەیە؟ بیان هێنن. وەرن.
ئەمانە هەمویان لە کاتی ئاهەنگی بەرەبەیانی مەسیحیەکان لە یەکێ لە قەبرستانەکانی ژێرزەوینی دەرەوەی شاردا قۆڵبەست کراون. ژمارەیان 41 کەس بووە کە 25 کەسیان تۆبەیان کردووە و بۆ خوداکان قوربانیان پێشکەش کردووە و ڕزگار کراون. باقییان تۆبەیان نەکردووە کە ئەم 5 کەسە لەوانن. ئەم ئادونیای مبەلغە لە گەورەکانی ئەوانە کە تا ئێستا ژمارەێکی زۆر لە پێڕەوانی ئیمپراتوری گومڕای کردووە. ئەوە دنیای مەبەلغ ئەتۆی تاوانەکانی خۆت بیست تەبلیغی دینی غەیری قانونی گومڕاکردنی ژمارەیەکی زۆر لە ڕائەتەکانی ئیمپراتور بێگومان سەزای کارت دەزانی بێگومان ئەگەر زیاتر لە پێغەمبەرەکەت نەبێ کەمتر نییە. ئاخرین دەرفەتت پێدەدەم دەست لەم پێغەمبەرە درۆنینە هەڵگرە و جانی خۆت ڕزگار بکە. ئەوە خەڵکی چۆیە؟ هەر ئێرە شاری فیلادلفیا. سزای تۆ مردنە. مردن مەبەلغ. مردن بە خاچ. خاوەن شکۆ بەو چەشنە کە موشی وتی ئەو یەکێک لە گەورەکانی مەسیحیە. ئەگەر بکرێت دەرفەتێکی پێ بدرێت تا بەشک و دەست هەڵبگرێت و پەشیمان بێتەوە بێشک زۆربەی لایەنگرەکانی چاولێوی دەکەن و دەست لە ئاینەکەیان هەڵدەگرن. ئەمەم قسەی تۆم بەدڵ نییە. ئەو سەختترین شکەنجە کراوە بەڵام لە بیر و باوەڕی خۆی دەستی هەڵ نەگرتو. بەڵام تۆ مەبەلغ هەرچەند کە پێم خۆش نییە بۆ ئاژاوە جێران مایەدا بنێم بەڵام ئەگەر لە لای خەڵک تۆبە بکەی مردنت ڕاحەت دەبێ. خاوەن شکۆ قازی ئێوە بە ئێمە دەڵێن تۆبە بکەین و گیانی خۆمان ڕزگارکەین بەڵام ئێوە نازانن ئێمە دەمێکە کە گیانی خۆمان ڕزگار کردووە. ئێوە دەتوانن لەتمان کەن بەڵام ئەمە جگە لە بەختەوەری و سەربەرزی بۆ ئێمە نییە و ئێمە لە خودای تاقانە نزیک دەکاتەوە. ئێستا من بە ئێوە دەڵێم بە خودای تاقانە ئیمان بێنن و گیانی خۆتان لە هەوەسەکان و شاوەتەکان و ئەو خودایانە کە بە هەڵا هەڵتان بژاردووە ڕزگار کەن. بۆ دیارێت شێتی ئەمانە ئەو پەڕی بۆ نییە دەیەوێ ئێمەش گومڕە بکات. داوا لە من دەکاکە خودایانی خۆم لە بیر بەرمەوە بڕوا بە خودای ئەو بکەم. ئێوە پێتان سەیر نییە؟ جنابی قازی وا دیارە هەروەک کەوتان ئەوانە شێت بوون هەموو ئەشکەنجەیەکیان قبول کردو تا قسەی خۆیان بکەن وا نازانن کەوان کەوتونەتە بەڕقی خوداکان. ڕەنگە پێشنیارێکم هەیە وا باشتر نییە چەند ڕۆژێک دەرفەتیان پێ بدەین تا بەڵکو تووڕەی خوداکاندا مرکێ و شێتیوانیش چابێتەوە. ئێوە ئەمانە ناناسن. ئەوان دەست لە بیر و باوەڕی خۆیان هەڵ ناگرن. ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێت و هەموو جەیەک و هەموو کەسێک بە هەڵەدا دەبن. بە تایبەت ئەمەیان کە دەبێت لەناو بچێ. وتت ناوی چ بوو؟ ئەدونیا. بەڵام ئەتۆ ئادونیا ئەم زۆنە لە خاز دەدرێی تا بەسەر ئەو بمری. تەرمەکەت لەسەر خاز دەمێنێتەوە تا ببێتە عیبرەتی ئەوانی دیکە. دقی ئەو حکومە بنووسە.
بیان بن